بۆ کارکردن و سەرخستنی لیستی 285 کۆمەڵی دادگەری لێژنەی باڵای هەڵبژاردننی کۆمەڵ لە بازنەی هەولێر لەگەڵ مەڵبەندی سۆرانی کۆمەڵ کۆبوونەوە. مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری کوردستان ئامادەکاری تەواویان کردووە بۆ سەرخستنی کاندیدان و لیستی 285 کۆمەڵی دادگەری و چاوەڕێش لە خەڵکی ناوچەکە دەکەن دەنگ بەو لیستە بدەن. هەموو ئیستادادێک و هەموو ئامادەکاریەکمان ئامادە کردووە و بەردەوامیشین و خوازیاریشم لە کاتی چوونە سەر سندوقەکانی دەنگدان ئەو خەڵکە وەفادار بێتن لەگەڵ ئەو هەموو خزمەت و ئەو هەموو لێبڕان و ئەو هەموو هاوکاریەی کە مەڵبەندی سۆران کردوێتی بە خەڵکی کەم دەرامەت و خەڵکی فەقیر و هەژار و بە تایبەتیش لە هەموو کێشە و مشکلە و مەعاناتی و خەڵکەدا بەشدار بووین و خوازیارم لە 11 پاداشتی کۆمەڵ بدەنەوە و دەنگەکانیان بۆ کۆمەڵ بدەن. کاندیدانی کۆمەڵ داوا دەکەن هاوڵاتیان بەشداری هەڵبژاردن بکەن و دەنگ بە لیستی کۆمەڵ بدەن کە لە شاغ بەرگری لە کوردستان کردووە و لە خەباتی مەدەنیشدا زیاد لە ئەندازەی ئەو دەنگانەی پێیدراوە بە پرۆژە ناوازەکانی هاوکاری خەڵکی کوردستانی کردووە و لە پەرلەمان و شەقامیش بەرگریکارێکی سەرسەخت بووە بۆ پاراستنی مافی هاوڵاتیان و دژی گەندەڵکاران وەستاونەتەوە. لە هەمان کاتدا کۆمەڵ بەڕاستی حزبێک کە خاوەنی باگراوەندێکی زۆر باشە لە ڕووی چەکداریەوە تەماشە دەکەین خاوەنی قوربانی و خوێنە لە ڕابردوو پێش ئینتیفازات چەکدار بووە تا بە چەک بە خوێنی خۆی بەشداری لە ئازادکردنی هەرێمی کوردستان و لە بەدیهێنانی کیانی کووردا کردووە و لە هەمان کاتدا لە ڕووی خزمەت گوزاریەوە دەبینین یعنی کۆمەڵێک مؤسساتیان خزمەت بە خەڵک دەکا و لە ڕووی ئیعلامێکی فعالی هەیە و لە ڕووی سیاسەتەوە سیاسەتێکی باش دەکا و لە ڕووی پەروەردەوە پەروەردەی خەڵکی بە شێوەیەکی باش دەکا. پێم وایە کۆمەڵ یعنی یەکێک بۆ لەو لایەنانەی کە کاریگەری باشی لەسەر دروستکردنی ئیمان و ئەخلاقی ئەو خەڵکەدا هەبووە. چاوەڕوانین لەو میلەتە کە میلەتێکی موسڵمانە خەڵکانێکی موسڵمان و لە خواترس و خواناس بکەن بە وەکیلی خۆیان لە بۆ ئەو شوێنێکی پێ دەڵێن پەرلەمانی عێراق لەبەر چەند شتێک یەک لە ڕووی ئاینی و دینیەوە ئەوەش بەشێکە لە خواترسان و عیبادەتکردن لە ڕووی سیاسیەوە ملەتی کورد ئەوڕۆ بەدەست چەند شتێکەوە دەناڵێنی یەکەمینیان پێی دەڵێن موسە لە قورئانی خوای گەورە فەرمی الذی ئەطعمهم من جوع وآمنهم من خوف. خەڵک نانی دەوێت خەڵک ئەمنیەتی دەوێت بەس ئەمنیەتەکە لە پێناو خوان نەبی لە پێناو ملەتی بی. یعنی موچە یەکێکە لە شتە هەرە ڕئیسی و شتە سادەکە حقوقی سادەی ئەو ملەتەی کە نە لە بەغدان پێوەردەگیرێ نە بە خۆشی دەدەن. هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەڵبژاردنێکی چارەنووسسازە و پێویستە هاوڵاتیانی کوردستان بە گەرمی بەشداری بکەن و بە دەنگەکانیان دەسەڵاتدارانی ئێستای هەرێم سزا بدەن کە هۆکار بوونە بۆ فەوتانی موچەی موچەخۆرانی هەرێم و دابین نەکردنی خزمەتگوزاری شایستە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.